خۆشەویستی خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم دەڵێن ئەوانەی کە دەریان کردو دەری دەکەن لە دۆزەخ کە ناسیوانە دەڵێن خوایە گیان ئەوەی تۆ فەرمانت پێمان کرد لە ئاگری دۆزەخا ناسیمانەوە هەموویمان دەرکرد کەس نەما ئەوەی کە تۆ فەرمانت پێمان کرد هەموویمان دەرکرد ئەمجا خوای گەورە دەفەرمێ بگەڕێنەوە هەر ئەوەندە نییە هەر کەسێکتان بینی بەقەد قورسایی دینارێک مسقاڵێ چەندێکە مسقاڵێ دینارێ مسقاڵە تەواویش نییە تۆ بڵێ مسقاڵێ هەر کەسێکتان بینی لە ناو ئاگری دۆزەخدا بەقەد یەک وەزن و قورسایی دینارێک واتە مسقاڵێک ئاڵتون ئیمان و خێر و چاکە لە دڵی دابوو لە ئاگری دۆزەخ ڕزگاری کە سبحان الله سێر خوا چەندێ بەڕەحمە سەیری کە خوشک و برای ئیماندار چەندێ گرنگە بۆ قیامەتی تۆ لە دۆزەخی شابی لەبیرت ناکەن هەر کەسێک بە قورسایی مسقاڵێک خێری لە دڵا بوو ئیمانی لە دڵا بوو ئیمان و خێرەکەی ناو دڵت زیاد کە بۆی زیاتر ئومێدی دەرچوونتە بێ ئینشاءالله بڕۆن دەریکەن پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم بە هەمان شێوە فەیەخڕوجونە خەلقەن کەثیرە ئەڕۆن لە ناو دۆزەخدا و ئیماندارانە کۆمەڵە کەسێکی زۆر ڕزگار دەکەن لە ئاگری دۆزەخ کە بەقەد وەزن و قورسایی مسقاڵێک ئیمان و خێر لە دڵیانایە هەردووی صحیحە ئیمان و خێر ئەوەی بەقەد قورسایی مسقاڵێک خێر لە دڵیا بوو دەریکەن ئەوەی بەقەد قورسایی مسقاڵێک ئاڵتون ئیمان لە دڵیا بوو لە ئاگری دۆزەخ ڕزگاری کەن دەگەڕێنەوە دەڵێن ئەی پەروەردگار هیچ کەسێک نەما لەوانەی کە تۆ فەرمانت پێمان کرد هەموویمان دەرکرد یومە تەجید كل نفس ما عملت من خير محضرة ڕۆژێک دێت هەرچی چاکت کردو هەمووی ئامادەی لە قیامەتە و ئینشاءالله لە ناو دۆزەخی شابێ پەنا بەخوا ئینسان هەر ڕۆژێک دێ ئەو ئیمان و خێرەی فریای دەکەوێ ئەی پەروەردگار ئەوەی تۆ فەرمانت پێمان کرد هەموویمان دەرکرد کەس نەما بەقەد قورسایی مسقاڵێک ئیمان و خێری هەبێ و لە ناو دۆزەخا مابێت ئیلا مەگەر ئەوانەی کە مشریکن شەریکیان بەخوا بڕیارداوە شەریکیان بەخوا بڕیارداوە و داوای یارمەتیان لە غەیری خوا کردو تۆبەیان نەکردو قەبریان پەرستەوە شەخسیان پەرستەوە ئەوانە پەنا بەخوای گەورە خوای گەورە بەهەشتی حرام کردووە لەسەر کەسێک کە عیبادەت بۆ غەیری خوا بکات بەڵام ئەگەر هەر تاوانێتری هەبێ غەیری شەریک بەخوا بڕیاردان ئینسان بە ئیزنی خوا لە ئاگری دۆزەخ ڕزگاری دەبێ ئەگەر دوای هەزارەها و سەدها ساڵیش بێت